دوای زیاتر لە 100 ڕۆژ شەڕ زۆربەی خۆرهەڵاتی مووسڵ وەک وێرانە دەچێت لە دەمێکدا هێزەکانی عێراق بەشی خۆرهەڵاتی ڕووباری دێزلان وەک شوێنێکی بەهێز لە دەست داعش هێناوتە دەر. دانیشتوان دەڵێن ئەوان ئاسوودەن کە شەڕ لە دراوسەکانیان بە کۆتایی هاتووە و داعش ڕۆیشتووە، بەڵام توندوتیژی و دوورکەوتنەوەی 2 ساڵ و نیو وای کردووە ئەو شارە ترس و خەم دایپۆشێت. دوای تەواوکردنی مووسڵ لە هەموو ناوچەکاندا بە دوای داعشدا دەگەڕین بۆ ئەوەی ڕای بگەێنین کە عێراق لە داعش ئازاد بووە. هەر کەسێکی قسەمان لەگەڵ کرد کەسێکی بەدەستی داعش کوژراوە و گەلێک کەس دەڵێن خزمیان هەیە کە لە بەشی ڕۆژاوای مووسڵ لە ژێر دەستی داعش گیریان کردووە کە ئەو بەشە لەگەڵ گرفتەکانی خواردەمەنی ئاو و کارەبا ڕوبەڕوە. هەروەها لە دەمێکدا هێزەکانی عێراق نزیک دەبنەوە چەکدارانی داعش هەروە ڕەفتاری تونند و تیژی زیاتر بەرامبەر بە خەڵک نیشان دەدەن. سەربازان دەڵێن شەڕی ئەوان بۆ ڕۆژاوای مووسڵ وەکهی خۆرهەڵات تند یان ڕەنگە تونتریش بێت، بەڵام کاربەدەستان دەڵێن ئەوان دڵنیان کە عێراقیەکان و هێزەکانی عێراق سەردەکەون. گوناهی ئیسلام نییە کە ئەوانە و کارە دەکەن، ئەوەی ئەوان ئەنجامی دەدەن تەواو پێچەوانی ئەوەیە ئیسلام دەیڵێت. تەنانەت ناکرێت بە گروپی تیرۆریستیان دابنین چونکە ئەوان لە گروپەکانی تیرۆریستی زۆر وێرانکارترن. کاربەدەستان دەڵێن ئەوان چاوەڕوانی دەکەن لە حوتەکانی دابێت دەست بە قۆناغێکی تری کردارەکە بکەن لە ژێر ناوی ئێمە دێین بۆ مووسڵ بۆ بنەماڵەکانی دانیشتووی مووسڵ کە چاوەڕێی هێرش بۆ شەڕ لە ڕۆژاوای شارن. هێزەکانی عێراق ناتوانن بە زۆی بسنە ئەو بەشە.